لە سنووری قەزای دوکان چەند پرۆژەیەکی گرنگ بڕیاری لەسەر دەدرێت کە پرۆژەکان لە بواری خزمەتگوزاری و ڕێگەوبان و گەشت و گوزار خۆیان دەبینەوە. قایمقامی قەزای دوکان ڕایگەیاند لە ئایندەیەکی نزیکدا دەست دەکرێت بە جێبەجێکردنی ئەو پرۆژانە. لە ڕێی پارێزگای سلێمانیەوە لەگەڵ بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتیشە بە بڕی تقریبا نزیکی 600 ملیۆن دینار ئەم پرۆژەی خزمەتگوزاری لە ناو قەزای دوکانە ئەم بڕیای لەسەر درراوە لە ئایندێک نزیکە قۆناغەکانی تەندەرین ئەبڕێت و جێبەجێ ئەکرێ و هەم هەندێکیشان لە بواری جێبەجێکردندان ئێستا لە بواری خزمەتگوزاریەکانی ناو چیمەتۆکردنی کۆڵان و شۆستە و ئاوەڕۆ و ئەو کەم و کوڕیانەی لە هەندێک گەڕەکەدا هەیە. ئەمە ئەو پرۆژانەیە بۆ لێکی لەو پرۆژانەیش کە ئێمە هەوڵمان بۆدا لە کاتی سەرڕێژی بێڵماوس و بەنداوی دوکاندا دیمەنێکی جوانی بۆ دروست بوو بەردەم بەنداوی دوکان. ئێمە وەکو پێشنیارێک داوامان کرد لە سەرۆکاری شارەوانی بۆی دەرخستەی ئامادەکە ئەو ڕێگە بکرێ بە ناوچەیەکی گەشتیاری. یەکێک لە پرۆژە گرنگەکانی قەزای دوکان بێڵماوس و سپێڵوەی بەنداوی دوکانە کە بڕیاری بۆ دەرچووە بکرێت بە ناوچەیەکی گەشتیاری و پرۆژەی تێدا ئەنجام بدرێت. ئەم پرۆژەیە کۆی شەقامەکە قیر ئەکرێت، دواتر محاجرە ئەکرێت بۆ پاراستنی ئەو هاوڵاتیانی کە هاتچوو ئەکەن بە یاخودە و گەشتیارانە، لەگەڵەوەشات چەند کورسیەکی دانیشتن و شوێنی خۆڵ و خاشاک و سێتی تەوالیەت و کۆمەڵێ پرۆژە ئاویش لە خۆی ئەگرێت لەو سنوورەدا. گرنگترین ئەو پرۆژانەی لە قەزای دوکان بڕیاری جێبەجێکردنیان لێدراوە دروستکردنی باخچە و چیمەنتۆکردنی چەند گەڕەکێک و دروستکردنی ناوچەیەکی گەشتیاری لە بێڵماوس و سپێڵوەی بەنداوی دوکان و چەند پرۆژەیەکی ترە کە نزیکەی 600 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە. توانە عومەر، کورسات نیوز، قەزای دوکان.